بەناوی خی بەرزوو بێ هاوتا سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم براز دووبارە هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ با کۆمەڵک تەور و بڕگە و بابەتی نوێ و جیاوازە هاتوونێتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کاتەوەی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت و بتوان با تەندروستێکی زۆر باشەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. بەناوی خوای بەخشندەی مێهرەبان بینەرانی بەڕێز لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ و ژیانتان پڕبێ لە ئاسوودەیی و کامەرانی و خۆشی خۆشحاڵم منیش لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ لە خزمەتەوەی عزیز و خۆشەویستدام. پرۆگرامی بەرنامەکەمان ئەمڕۆ لە دوو تەوەری سەرەکی و بڕگەی پەیامنێرانمان پێگاتووە. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر مەترسیەکانی نەخۆشی ئایدز بۆ کۆمەڵگە و ئەو هۆشیاری ڕێنماییەی کە پێویستە تاک بەرامبەر بە نەخۆشیەکەی بێ بە تایبەت کە دوێنێ 1/12 دیاری کراوە بۆ ڕۆژی جیهانی ڕوبەڕووبوونەوەی ئایدز و وەدۆزینەوەی ڤایرۆزی HIV لە ساڵی 1970. ئەمڕۆ ئێمە قسە لەسەر تەواوی ئەو مەترسیانەکەین کە کۆمەڵگە بەرەوڕووی کۆمەڵگە بنەوە لە ئەنجام یان بەرەنجامی نەخۆشی ئایدزەوە. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ئەوەی کە ئایا سیستەمی کۆیلایەتی مۆدێرن یان سەردەمیانە کامەیە و ئەم ڕۆژ هاوشێ وەکو چۆن دوێنێ ڕۆژی جیهانی قەدەغەکردنی یان ڕوبەڕووبوونەوەی ئایدز بوو ئەم ڕۆژ ڕۆژی جیهانی قەدەغەکردنی کۆیلایەتیە کە لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە دیاری کراوە بۆ ڕۆژە. ئێمە باز لە کۆیلایەتی مۆدێرن نەکەین. ئایا کۆیلایەتی بە شێوە کلاسیکەکەی تێپەڕ بووە یان لە ئێستاشا ئەکرێ فۆرم و شێوازەکەی گۆڕابێت. ئەمانە کۆی بڕگە و بابەتەکانمانن لەگەڵ پەیامنێران کە لە شار و شارشتەکانی کوردستانەوە ڕوودا و پێشاتەکانی ڕۆژمان بۆ ئەگوازنەوە. بەڵایزان وەک هەمیشەش سەرەتا دەچینە لای ڕەوشی کەش و هەوای سەرجەم شار و شارشتەکانی هەرێمی کوردستان. لە بڕگەی نرخی دراوەکاندا خۆمان و ئێوەش ئاشناکەین بە کۆیە و گۆڕانکاریانی بەسەر نرخی دراوەکانداتەوە. با پێکەوە بینەری بڕگەی نرخی دراو بین. دەچینە لای بڕگەی یادەوەریەکان کە باز لەو ڕوودا و مێژۆ گرنگانە دەکات کە لەم بەروارەدا و لە ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە. فەرموون با پێکەوە بینەریان. 2/12 هەموو ساڵێک ڕۆژی جیهانی قەدەغەکردنی کۆیلایەتیە و لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانەوە دیاری کراوە. سیستەمی کۆیلایەتی یەکێکە لەو سیستەمە سیاسی و کۆمەڵایەتیانی کە بە درێژایی مێژوو بوونی هەبوو و
مرۆڤەکان بوونە تاکۆی لەو بازرگانیان پێوەکراوە لە نێوان دەوڵەتاندا. ئەمریکا تا کۆتایی سەدەی 19هەمیش گرنگیەکی زۆری بە کۆیلایەتی دەدا و مرۆڤەکانی دەچەوساندەوە. ئەگەرچی کۆیلایەتی ئێستا لە بەرگ و شێوازە کلاسیکەکەی جارانیدا نەماوە، بەڵام شارەزایان ئاماژە بەوە دەکەن کە سیستەمی سەرمایەداری و خواردنی ڕەنج و خوێن و ئابووری و شێرخانی ئابووری وڵاتانی دیکە لەلایەن ئەمریکای پێشڕەوی سەرمایەداری نوێترین سیماکانی کۆیلایەتین لە جیهاندا. دوای دوانزەی ساڵی 1956 لە ڕۆژی گیانی قەدەغەکردنی سیستەمی کۆیلایەتیدا دادگای باڵای ئەمریکا بڕیارێکی دەرکرد و ڕایگەیاند کەوا ڕەشپێست و سپی پێست لە مەولا دەتوانن پێکەوە لە یەک پازدا سەر بکەون کە تاو کاتەش سپی پێست و ڕەشپێستەکان تەواوی کایەکانی ژیانیان جیاواز بوون. ئەو بڕیارێش تەنها لە نێو پاس و شەمەندەفردا کاری پێکرا، ئەگەرنا سپی پێستەکان بە هیچ شێوەیەک ئامادە نەبوون لە خواردنگەیەکدا نان بخۆن کە ڕەشپێستی تێدا بێ. تا پاشتر بە هەوڵ و ماندووبوون مارتن لۆسەر کینگی پێشڕەوی ڕەشپێسەکان کۆمەڵێک ماف بۆ ڕەشپێسەکان گێڕدرایەوە. وەڵە بینەرانی عزیز و خۆشەویستەوەری یەکەمی پرۆگرامەکەمان تایبەتە بە مەترسیەکانی نەخۆشی ئایدز. بەر لەوەی بچینە ناو تەورەکەمان و گفتوگۆی لەسەر بکەین، سەرنجتان ڕادەکێشین بۆ زانیاریەک لەسەر نەخۆشی ئایدز. ئایدز واتە نەخۆشی دابەزین و داڕوخانی سیستەمی بەرگری جەستە کە بە ڤایرۆسی HIV ناسراوە. بەپێی گریمانە بەهێزەکان مێژووی سەرهەڵدانی نەخۆشی ئایدز ئەگەڕێتەوە بۆ کۆتاییەکانی ساڵەکانی 1970 و سەرەتاکانی 1970 لە ڕۆژئاوا و ناوەڕاستی ئەفریقا و دەوترێت لە ڕێگەی خوێنی مەیمونەوە گوازراوەتەوە بۆ مرۆڤ. دواتر لە ڕێگەی و کەسانەی تێکەڵیان لەگەڵ مەیمون هەبووە گوازراوەتەوە بۆ مرۆڤەکان لە نێوان مرۆڤەکانیشدا لە ڕێگەی لیک و خوێنی مرۆڤ و پەیوەندی سێکسیەوە دەگوازرێتەوە. لە دوای سەرهەڵدانی ئەم ڤایرۆسەش ئێستا ئایدز بووەتە هەڕەشەیەکی جددی بە تایبەت لە وڵاتەکانی ئەمریکا و ئەوروپا و ئەفریقیا و کەمترین ڕێژەش لە وڵاتە ئیسلامیەکان و ئەو خەڵکانەدایە کە پابندیان بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە هەیە. گەرچی دەوترێت ئامارەکان زۆر لەوە ترسناکترن کە ناوەندی فەرمیەکانی جیهان بڵاوی دەکەنەوە، بەڵام بەپێی هەندێک لە سەرچاوەکانەوە ئامارەکان پێمان دەڵێت لە ماوەی 35 ساڵی ڕابردوودا زیاتر لە 25 ملیۆن توش بوو بە ڤایرۆسی HIV واتە نەخۆشی ئایدز گیانیان لەدەستداوە. بەپێی زانیاریەکان ئەمریکا ساڵانە چەندین ملیار دلار بۆ ڕوبەڕووبوونەوە و دۆزینەوەی چارەسەری نەخۆشی ئایدز تەرخانەکات، بەڵام نەیتوانیوە هیچ لا مەترسیەکانی ئەو نەخۆشیە کەم بکاتەوە. یەکی مانگی 12 هەموو ساڵێکیش باڕۆژی بەرەنگاربوونەوەی نەخۆشی ئایدز دیاری کراوە تا بە ڕێگەی بڵاوکردنەوەی هۆشیاری و ڕێنمایی پێویست خەڵک بە دوور بن لە نەخۆشی ئایدز. دەستخۆشیدا تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر نەخۆشی ئایدز و مەترسیەکانی بۆ سەر کۆمەلگا ڕۆژی ڕابردوو بەهۆی ڕووماڵی تایبەتمان بە بۆنەی 12مین ساڵیادی کردنەوەی کەناڵی ئاسمانی پەیام نەمانتوانی لە ڕۆژی خۆیدا باز لە مەترسیەکانی نەخۆشی ئایدز بکەین. بۆ قسەکردن لەسەر پرسە گرنگە و ئەو هۆشیاری و ڕێنمایی کە پێویستە هەر تاکێک لە ئاستی خۆیەوە هەیبێ بەرامبەر بە نەخۆشیەکە و دوورکەوتنەوە لەو هۆکار و میکانیزمانی کە دەبنە هۆکاری گواستنەوە و توش بوون بە نەخۆشیەکە میوانداری زۆر بەڕێز دکتۆر خەیرۆڵڵا کاسکانی دکتۆرا لە بانگەوازی ئیسلامیمان کردو کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە دەبێتە میوانمان. دکتۆر گیان سڵاوی خۆی گەورەت لێبێ، سپاس بۆ دەرفەتەی کە بەیەمەت بەخشی. جەنابتان قسەتان لەسەر نەخۆشی ئایدز چییە کە بە تایبەت ئەمڕۆ جەنابتان دەتانەوێت لە دیدێکی ئاینی و هۆشیاریەکی ئیسلامیەوە باسی نەخۆشیەکەمان بۆ بکەن؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان، سەرەتا پیرۆزبایی 12مین ساڵیادی دامەزراندن و دانانی کەناڵی ئاسمانی پەیام ئاراستەی سەرجەم کارمەندە دڵسۆز و بەڕێوەبەرە چالاکەکانی ئەم کەناڵە جوانە دەکەین. داواکارین لە خوای پەروەردگار هەرۆکو چۆن پەیام مینبەرێک بووە بۆ بانگەواز و شیارکردنەوەی خەڵک و موسڵمانان، ئینشاءڵڵا لەسەر هەمان ڕیتم و منهەجی خۆی بەردەوام بێ. ئینشاءڵڵا. زۆر بەڵێ وەکو جەنابتان لە
ئەو راپۆرتەدا یاخود بڵێ لەو پێشەکیەدا پێشکەشتان کرد ئاماژەتان بەوە کرد کە ئایدز کە یەکێکە لەو نەخۆشیە جیهانیانەی کە دووچاری مرۆڤایەتی بووە و بە تایبەتیش ئەو وڵاتە ئەوروپیەکان یاخود با بڵێ غەڕب بە شێوەیەکی گشتی کەمە ئەگەر بێت و بەڵگە بێ لەسەر هەر شتێک بەڵگەیە لەسەرەوەی کە ئەگەر بە وردی تەماشا بکەین و سەرنج بدەین دەبینین کە جێبەجێ نەکردنی فەرمانەکانی خوا یاخود دوور نەکەوتنەوە لەو شتانەی کە خوای پەروەردگار قەدەغەی کردووە سەرنجامەکەی دیارە کە هەروەکو خوای گەورە دەفەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى وەکو چۆن کەسێک کە شوێنی پەیامی خوا ڕیسالەتی خوا فەرمانەکانی خوا نەکەوێ خوای گەورە دەفەرمێ ژیانی دنیای لێ تەسک دەکەمەوە. بەڕاستی ئەگەر تەماشا بکەین ئەم نەخۆشیە دەتوانین بڵین یەکێکە لەو باشترین بەڵگە حاشا هەڵنەگرانەی کە لە بەردەستی ئێمەی موسڵماندایە کە بەڵگەیەکە بۆ ئەوەی هەر کاتێک مرۆڤایەتی ئینسانەکان پەیڕەوی ڕێبازی خوای پەروەردگار پەیڕەوی فەرمانەکانی خوا و پێغەمبەریان نەکرد عەلەیهی سەڵات وەسەلام چۆن لە دوا ڕۆژدا دەستخەڕۆ دەبن بە هەمان شێوە لە دنیاشدا زەرەرمەند دەبن. بۆیە خەڵکانێک وا تێگەیشتووە کاتێک کە خوای پەروەردگار فەرمانێکمان پێدەکا شتێکمان لێ قەدەغە دەکا بەڕاستی ئەم قەدەغەکردنە یاخود با بڵێن ئەم حرامکردنە تەنها پەیوەستە بە دوا ڕۆژمان نەخێر ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە شتێک خوای پەروەردگار قەدەغەی بکا لە ئێمە بەرژەوەندی چۆن هی قیامەتمانی تێدایە بە هەمان شێوە هی دنیاشمانی تێدایە کەواتە بۆیە دەبینین خوای پەروەردگار سوبحانەه وتەعالە بۆمان باسی ژیانی دنیا دەکا هاوتەریبی دەکا لەگەڵ قیامەتدا کە خوای گەورە دەفەرمێ من عمل صالحا منكم من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ئەو حیاتە طیبەی کە لە ژیانی دنیادا بێی دەبەخشێ بێگومان هەنگاوە یاخود با بڵین دەواازەیەکە دەرگایەکە بۆ ئەو حیاتە طیبەی کە خوای پەروەردگار لە دوا ڕۆژدا بە موسڵمانانی دەبەخشێ. بۆیە ئەو تێکەڵکردنی بەختەوەربوونی مرۆڤەکان لە دنیادا کە پەیوەستە بە قیامەت بەڕاستی ئەمە دین ئەمە پەیامی خوا ئەمە فەرمایشتەکانی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نەخشە ڕێگای بۆ کێشاوین. کەواتە دەتوانین بڵێین بەختەوەری ڕاستەقینە ئەوەیە ئینسان لە ژیانی دنیادا بەختەوەر بێەوە بە ئەو بەختەوەریە پەل بکێشێ بۆ دوا ڕۆژمان. بۆیە ئیبن القەییمی جەوزی ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ قسەیەکی زۆر جوانی هەیە دەفەرمێ کاتێک مرۆڤ دەتوانێت بچێتە بەهەشتەوە تەڵەن مرۆڤی موسڵمان کە ژیانی دنیای بکاتە بەهەشتۆکەیەک پێشەوەی بە خزمەت بەهەشتی گەورە و هەروەها بەشتی ڕازاوی خوای پەروەردگار بگا لە دوا ڕۆژدا. بۆیە بەڕێزانم ئەم نەخۆشی ئایدزا دەتوانین بڵێین بەڵایەکە و سزایەکی دنیایی خوای پەروەردگارە کە تووشی کەسانێکی دەکا کە سەرپێچی لە فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا دەکەن عەلەیهی سەڵات وەسەلام. ئەگەر تەماشا بکەین و ئەو چۆن دەڵێ ئەو ڕاگەاندنە نێودەوڵەتیە فەرمیانە تەماشا بکەین کە لایەنە پەیوەندیدارەکان یاخود با بڵێین دەستگا بەرپرسەکان کە ڕێکخراوی بڵێ تەندروستی جیهانی WHO ڕایگەیاندووە بەس تەماشای ئەو ئەرقامانە بکەین بەڕاستی شتێکی زۆر زۆر خەیاڵیە. دەبینی کە وڵاتێکی وەکو ئەمریکا کە جەنابتان ئاماژەتان پێدا ساڵانە 50 ملیارد دۆلار سرف دەکات بۆ ڕێگریکردن یاخود با بڵین بۆ دۆزینەوەی چارەسەرێک بۆ نەخۆشی ئایدز هەتا ئێستا نەیانتوانیوە هیچ شتێک بکەن یاخود هیچ چارەسەرێک دابنێن کە ببێتە مایەی ڕیشەکێشکردن یاخود ببێتە مایەی چارەسەرێک گەورە لە قورآنی پیرۆزدا ئەفەرمێ وەلا تەزیر و وازیرەت و ویزرە ئوخرا خەڵکانێکمانن جەنابەت فەرمووی کە ئەمە سزای خەڵکانێکە کە نافەرمانی خوا و فەرمانەکانی خوا ئەکەن کۆمەڵە شتەکەن کە خوای گەورە فەرمانی پێ نەکردووە. مەبەستمەوەی بپرسم تاکێکی ئەمە دەچێتە وڵاتێکی ئەوروپیە یاوە لە ناو خێزانێکداژی کەوا یەکێکی دیکە بەهۆی لاساری خۆیەوە تووشی نەخۆشیەکە بووە بەڵام ئەم نازانێ لە ڕێی لیکیەوە بە یا بەکارهێنانەوەی و ئامێرانەی کەوا ئەو بەکاریهێنە یا خواردنەکەی بەردەستیەوە ئەم مرۆڤەش تووشی هەمان نەخۆشیە بێ کەواتە ئەم مرۆڤەکەوا هیچ پەیوەندێکی ناشرعی نەبووە و هیچ دەستێکی حرامیشی بەرنەکەوتووە بۆچی ئەمە بەو تاوانەوە یا بەو نەخۆشیەوە گیرۆ دەبێ و بسووتێ.
طبعا مامۆسای بەڕێز لە ئیسلامدا هەمیشە خوای پەروەردگار یاخود لە فەرمایشتەکانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام ئامۆژگاری ئەوەمان دەکەن هانمان دەدەن بەوەی کە هەتا چوونە ئەوروپاش ئەگەر بۆ ضرورەت نەبێ یاخود وەکو زانایان باسییان کردووە بۆ چارەسەر نەبێ بۆ عیلاج نەبێ یاخود با بڵین بۆ خوێندن نەبێ کە ئەو خوێندنە لە وڵاتی خۆتدا نەبێ بە شێوەیەکی ینی گشتی زانایان مانەوەیان لە ناو وڵاتی بێباوەڕاندا پێیان شتێکی باش نییە و شتێکە ینی ئەگەر بە تایبەتی زەرەر و زیانی هەبێ لەسەر عەقیدە و بیر و باوڕەکەت ئەوە بێگومان مانەوەکەیان هەر بەلاوە شەرعی نییە و بەلاوە جائیز نییە. بەنسبەت پرسیاری بەڕێزت تەبان وەلا تەزیر وازیرەتون ویزرە ئوخرا جێگای خۆیەتی بەڵام دەبێ موسڵمان ئەوەندە وریا بێ کە مەسەڵەن شوێنێک گومانی تێدا بێ خوای گەورە دەفەرمێ خودوو حیذڕەکم یعنی هەمیشە و بەردەوام دەبێ ئینسانی مسلمان لە ئامادەباشیدا بێ شوێنێک کە گومانت لێ هەیە نەکەرتا نەخۆشی ئایدز و ئەوانە بەڵکو نەخۆشیەکانی تریژ ئەو نەخۆشیوانەی کە گوازراوەنە لە ڕێی مەسەڵەن کەلوپەلەکانەوە دەگوازرێنەوە دەبێ ئینسانی مسلمان بەڕاستی ئەوەندە پارێزگاری لە خۆی بکە ئەوەندە هەوڵ بدا کە تووشی شتێک نەبێ کە سەرنجامەکەی نەتوانێ چۆن بڵێ چارەسەریەکی بۆ بدۆزێتەوە یان سەرنجامێکی نەخوازراوی هەبێ بۆیە دەبینین بەڕاستی زۆرێک لە مسلمانان کە دەبینی مەسەن بە سەردان یاخود بە لە وڵاتانە نیشتەجێن بەڕاستی زیاتر لە سەریان پێویستە یعنی پارێزگاری بکەن جا ئایا لە ڕووی ئەوەی کە لە چێشخانەکان یاخود لە ڕووی شوێنە گشتیەکان بە شێوەیەکی گشتی پارێزگاری بکەن لە تێکەڵاو نەبوون و هەروەها لەو شتانەی کە مەعسیەت و گوناهی تێدا بێگومان هەر شتێک کە مەعسیەت و گوناهی تێدا بێ سزا دنیایەکەش دەیگرێتەوە. زانایان دەفەرمونون خوای پەروەردگار سوبحانەه وتعالە چۆن لە دوا ڕۆژدا عقوبە و سزای داناوە بە هەمان شێوە هەندێک لە گوناهەکان سزا و عقوبەی دنیاییان هەیە پێش قیامەتیان بەواتایەکی تر فەرمانەکانی بە قسەی فەرمانەکانی خوانەکە ئەو ئینسانە خوای گەورە لە دنیا لە دوا ڕۆژدا عقوبەی دەدا و سزای دەدا بەشێک لە گوناهەکان بەپێی فەرمایشتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام عقوبە و سزایەکەی لە دنیادا وەردەگرێت کە یەک لەوانە پەیوەندی بە لایەنی ئەخلاقی و لایەنی ڕەوشتی و لایەنی ناموسەوە هەیە کە مەسەلەی بڵێ ئەو ڕابواردنە یاخود ئەو نەگەڕانەوە یاخود ئەو سنوور بەزانە ڕەهایەی کە ئێستا دەیبینی کە ئەمڕۆ جیهان باجەکەی دەدا بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵین ئەمە خۆی لە خۆیدا سزایەکی دنیاییە پێشەوەی خوای میهرەبان سوبحانەه وتعالە سزا دوا ڕۆژیەکەی بدا. بۆیە بەڕاستی زۆر گرنگە ئینسانی مسلمان وریا بێ و زۆر گرنگە ئینسانی مسلمان بەرچاوکراوە بێ و لە هەمان کاتیشدا دەبێ ئێمەی مسلمان لەم حاڵەتانەدا یاخود لە دیتنی ئەم شتانەدا یاخود با بڵین لە ڕاگەاندنی ئەو ڕۆژە جیهانیەی ئایدز دەبێ ئاوڕێک لە دینەکەی خۆمان بدەینەوە بڵین خودایە گیان چ نیعمەتێکی گەورەی بە ئێمەت کردووە شتێکمان لێ مەنع دەکەی لێمان قەدەغە دەکەی با لەگەڵ نەفس و ئارەزووی ئێمەدا یەک نەگرێتەوە بەڵام لە هەمان کاتدا بۆ بەختەوەری ئێمەیە بۆیە دەبێ ئێمەی مسلمان لەوە دڵنیابین یەقینمان هەبێ کە خوای گەورە سوبحانەه وتعالە زۆر لە باوک لە دایک لە کەسە نزیکەکان بۆ ئێمەی مسلمان بەڕەحمتر و بەسۆزترە هەر کاتێک تەشریعی قانونێکی کردووە هەر کاتێک فەرمانێکی بە ئێمە کردووە ڕێگریەکی لە ئێمە کردووە چۆن بەرژەوەندی دوا ڕۆژمان بۆ دەستەبەردەکە بەڕاستی لە هەمان کاتدا بەرژەوەندی دنیاشمان کە بریتیە لە سەحەت و تەندروست باشی بریتیە لە پاک و خاوێنی بریتیە لە توش نەبوون بەو نەخۆشیە کوشندانەی کە ئەمڕۆ جیهانی سەرقاڵ کردووە بەخۆیەوە کە ئەمڕۆ دنیا تووشی وەک چۆن دەڵێ پەشۆکان بووە بەڕاستی کە دەبینێ لە حاڵەتێکی وادا ئەم هەموو بەلێشا و خەڵکە تووشی ئایدز دەبێ و ساڵانە بەڕێزانم ینی هەندێک ئەو داتایانەی کە وەرم گرتووە گەر بۆ جەنابتانی بخوێنمەوە ینی بەڕاستی جێگای هەڵوەستەکردنە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیاندووە ساڵانە 40 ملیۆن کەس بەڕێزانم بەهۆی نەخۆشی ئایدزەوە ینی دەمرن طبعا ئەو نەخۆشیە وەکو لە دکتۆرەکان یاخود با بڵێن لە سایتە ڕسمیەکان یاخود با بڵێن لەو پەیجانەی کە تایبەتن بەڕاگەاندنە نێودەوڵەتیەکان ئاماژەی پێدەکەن ئەم نەخۆشە جاری یەکەم نامرێ جاری یەکەم کە تووشی دەبێ نامرێ بەڵکو سەردەکێشێ هەتا جاری وهەیە 5 ساڵ هەتا 6 ساڵ بەڵام ئەو نەمردنەشی جۆرێکە لە مردن چونکە هەمیشە و بەردەوام لە
ناخۆشی و ناڕەحەتیدایە. خۆ ئەگەر بکرێ کابرا ڕاست بمرێ و ڕاست کۆتایی بە ژیانی بێ بۆ ئەو بە یەکجاری ئیسراحەت دەکا. ئەگەر مسلمان بێ ئەساوە لەعەلە خوای گەورە ڕەحمی پێ بکا، خۆگە کافریش بێ چۆن دنیایەکەی عەذابە دوا ڕۆژەکەشی هەر عەذاب دەبێت. ئەنجا تەماشاکە ئەو هەموو پارە زۆرەی کە سرف دەکرێت، ئەو هەموو ئیمکانیاتە هائیلەی کە تەنها بەس ئەمریکا دەڵێ ساڵانە 50 ملیارد دلار سرف دەکا، ئەی وڵاتە ئەوروپیەکان کە بە ملیۆنان یۆرۆ سرف دەکەن بۆ ڕێگریکردن بۆ بەرەنگاربوونەوەی ئەو نەخۆشیە دەبێت چەندە بێ و چۆن ئەو پارە زۆرە لە خێزێنەی دەوڵەت و لە بوزەی دەوڵەت بۆ شتێک کە دەتوانێت ئاسانترین شتێک بە ئاەتێکی قورئان کە خوا دەفەرمێ وەلا تەقرەبوا الزینە، کەوا ئەگەر تاعون لە وڵاتێکە لە ئاواییەکە بەرپا بوو بە خەڵکی ئەو ئاواییە نەچنە دەرەوە و خەڵکی دیکەش نێتە ناویان. مەبەستمەوەیە کاربەدەستانی سیاسی هەر وڵاتێک ڕۆڵیان چییە لەوەی کەوا نەهێڵن خەڵکێکی توشبوو بە ئایدز بێتە وڵاتەکەیانەوە، بە تایبەت لە ئێستادا کە کۆمپانیەکانی هێنانی کرێکاری بیانی و ئەوانەی کە پێیان دەگوترێت خزمەتکارانی فلیپینی و بەنگلادیشی کە لە ماڵی مسلمانانە کارەکان ڕاپەڕێنن هەر لە بەخێوکردنی مناڵ هەر لە چێژلێنان و کۆمەڵێشتی دیکە کە زۆر جار ئێمە ناڵین کولەن، بەڵام لەوە لە سە تاگەر یەکیش بێ ئەمانەت هەڵگری نەخۆشی ئایدزن. تا چەند دەسەڵاتی سیاسی ئێمە یا کاربەدەستانی ئێمە و کاربەدەستانی تەندروستی ئێمە دەبێت ڕۆڵیان هەبێت لەوەی کەوا دەرگای هاتنە ژوورەوەی خەڵکانێک کە توشبووی نەخۆشیەکەن دابخەن و نێڵن زیاتر لە کۆمەڵگەیەکی مسلمانی وەکو کوردستانە ئەم نەخۆشیە بتەندرێتەوە. بەڵێ پرسیارێکی زۆر جوان و بەجێیە، دەتوانین بڵین ئەو شتانەی کە پەیوەستە بە کۆمەلگای ئێمەوە بە وڵاتی ئێمەوە چ ڕێگریەک باشە یاخود با بڵین چ حەدەرێک بکەین بەڕاستی ئێمە. چەند خاڵێک هەیە ئەگەر دەرفەت بوو بە کورتی عرستان دەکەم کە پێویستە بڕاستی دڵسۆزانی وڵات و خەمخۆرانی ئەم خاک و خەڵکە ئاوڕی لێ بدەنەوە کە یەکێک لەو ڕێگە چارە سەریانە کە بەڕاستی زۆر گرنگە لەسەر هەموو ئاستەکانیشی لەسەر بکرێ ئەوەیە بەڕاستی پرۆسەی هاوسەرگیری بۆ گەنجە بەڕێزەکان بە هەردوو ڕەگەزەوە بە پیا و بە ئافرەتەوە ئاسانکاری تێدا بکرێت. ئەوەی کە پەیوەستی بە حکوومەتەوە هەیە وەکو چۆن پێش چەند ساڵێکی قەیران کە ڕوبەڕووی ئێمە بوویەوە حکوومەت بڕیاریدا کە سولفەی زەواج بدرێتە ئەوانەی کە پرۆسەی هاوسەرگیری ئەنجام دەدەن. بەڕاستی ئەم یاسایە یاخود با بڵین ئەم قانونا یاخود با بڵین ئەم هاوکاریە بۆ گەنجە بەڕێزەکان ینی دەواازەیەکی زۆر باش بوو، کاراسانیەکی زۆر باش بوو، پاڵنەرێکی ئاسانکاری زۆر باش بوو کە ئومێد دەکەین ئینشاءڵڵا لە داهاتوودا حکوومەت و پەرلەمان ئیش لەسەر ئەمە بکە وەلایەنێکی تر لەسەر ئاستی مسلمانان. بەڕاستی ئەگەر بێت و ئێمە تەماشا بکەین دەبینین ئەلحەمدولیلا خەڵکانێک هەیە خوا پێداون زەکاتیان هەیە لە ماڵ و لەسەرۆت و ساماندا زۆر جاری وایە تا لە وتاری هەینی ینی ئەو قسانە دەکەین و لە مەجلیس و مامۆستایانی بەڕێز ئاماژە بەوە دەکەن کە پێویستە بەڕاستی دەوڵەمەندە بەڕێزەکان ئەو زەکاتەی کە دەیدەن بیکەنە پرۆژە. ینی چەند خۆشە مەسەن بۆ نمونە چەند دەوڵەمەندێک کۆ ببنەوە یاخود دەوڵەمەندێک کە زەکاتێکی وای لە ماڵ و سەرۆت و ساماندا هەیە مەسەن مەشروعێکی زەواج ینی ڕابگەێنێ بڵێ هەر کەسێک ژن دەخوازێ ئەگەر شەر نییە ئەگەر بە ڕسمیش بێ بە تەلەڤیزۆنیژنا با لە ناو خزم و کەس و کار و دراوسێ و ڕەفیق و دۆستانی خۆی کە پێم وابێ هەموو کەس بە ئەندازەی ئەوەی خەڵکی پێویستی پێدەزانێ یاخود لە بەردەستیدا یاخود خزمی هەیە ینی هاوکاری ئەو گەنجانە بکەن بۆ پرۆسەی هاوسەرگیری کە ئەمە خاڵی یەکەمە چونکە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام من استطاع منكم الباءة فليتزوج وەکو پێغەمبەر دەفەرمێ هەر کەسێک توانای مادی و معنەوی هەبوو بۆ زەواج با زەواج بکە با پرۆسەی هاوسەرگیری پێکەوە بنێت چونکە ئەم زەواجە دەبێتە هۆکاری ڕێگریکردن لە پاراستنی چاو لە پاراستنی دامێن کە ئەو دووشتەش پارێزرا بێگومان کۆمەلگاوە تاکی کۆمەلگای مسلمان سەلامەت و خاوێن دەبێت لە نەخۆشیە کوشندەکان کە بە نمونە ئێمە باسی ئایدز دەکەین. خاڵێکی تر بەڕاستی ئێستا دەبینی لە کوردستانی ئێمەدا بڕیارێک هەیە کە مەسەڵەن ئەو منعی فرەژنیە کە ڕێگری لەو کەسە دەکا کە دەیەوێ فرەژنی ئەنجام بدا بڕاستی ئەمەش خۆی لە خۆیدا بڕیارێکی ناتەندروستە هەم لە ڕووی عەقڵەوە هەم لە ڕووی فیترەتەوە هەم لە ڕووی قانونەوە هەم لە ڕووی یۆک چۆن دەڵێ ئازادی تاکەکانیشەوە. بەڕاستی فەرموو ئێستا بۆ نمونە لە وڵاتی ئێمەوەی کە هەستی پێدەکرێت لە کوردستاندا دەبینی کەسێک
ژنمارە دەکات لێرە لە ئیمارە ناکەن دەچێت لە کەرکووک لە مەخمور یاخود بڵن لە شارەکانی تر لە ناوەڕاستی عێراق لە بەغدا لە ڕوومادی لە فەلوجە دەچێ مارەی دەکات کەواتە ئەمە هەم خۆی لە خۆیدا پێشێلکردنی سەروەری محاکیمەکانی کوردستانە و هەم لە لایەکیش بەڕاستی قەرارێکی زۆر نابەجێیە تۆ وەکو دەڵێن كل مەمنوعین مەرغوب ئەو لایەنەت قەپات کردووە لە هەمان کاتدا دەرگات کردوتەوە بۆی کە خەڵکی تۆ هاوڵاتی تۆ بەلا ڕێدا بڕوە ڕێگایەکی تر بگرێتە بەرێ ئایا جات چۆن دەبێت چۆن نابێ ئەوە وەڵامەکەی لە لای ئەو کەسانە دەبێ وەربگرن کە ئەم بڕیارەیان داناوە بەڕێی من ینی هەڵوەشاندنەوەی ئەو بڕیارە کارێکی تەندروستەوە لە بەرژەوەندی خەڵکدایە. درێژە بە تەوەر و گفتوگۆکەمان لەبارەی مەترسیەکانی کۆیلایەتی بۆ سەر کۆمەڵگە دەدەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر خەیروڵڵا کاسکانی. دکتۆریان ڕۆڵی مێدیا و دەستگاکانی ڕاگەیاندن چییە لەوەی کە هۆشیاریەک یا مەترسیە زۆر زۆر جدیەکانی ئایدزمان بۆ ڕوون بکەنەوە بە تایبەت لەسەر کۆمەڵگە و لەسەر خێزان و لەسەر تاکەکان. ئێمە ناڵین کە زنجیرە دراماکان یا مێدیا ڕۆلیان هەبووە لە شیرینکردن یام زیادکردنی ڕێژەی توشبوون بە ئایدز لە ڕێەوە چکە مرۆڤ زۆر لەوە گەورەتر کە بکەوێتە ژێر کاریگەری مێدیا. بەڵام مامۆستایانی ئاینی لە مینبەرەکانیانەوە و مێدیا بەرپرسەکان تا چەند پێویستە هۆشیاریەکی باش بە کۆمەڵگە بدەن لەبارەی مەترسیەکانی ئایدزەوە. بەڵێ تەوان میدیا دەتوانین بڵین ڕۆڵێکی کاریگەری هەیە بۆ ئاراستەکردنی کۆمەلگا و تاکەکانی کۆمەلگا جا بەرەو باشە یاخود بە پێچەوانەوە خوانەخواسە بەرەو خراپە. وەکو جەنابەت فەرمووت ئێمە میدیا تاوانبار ناکەین بەو حاڵەتە یاخود با بڵین پاڵنەرە یاخود با بڵین کار ئاسانی دەکا بەڵام لە هەمان کاتیشدا بەڕاستی هەندێک لە ڕاگەیاندنەکانمان دەتوانین بڵین هەندێکیان بە ڕۆڵی بەرپرسیارەتی هەڵناسن بەرامبەر بە خەڵک. ڕۆڵی بەرپرسیارەتی ئەوەیە کە وشیاری بڵاو بکەنەوە لە ناو تاکەکانی خێزاندا. بەڕاستی هەندێک لە ڕاگەیاندنەکان هەیە بەداخەوە قەنەعەت هەبێ پێ ینی لەوانەیە هەندێک لە نێو خێزانەکاندا شەرم بێت تەماشای هەندێک ڕاگەیاندن و هەندێک کەناڵ بکرێ کە ئەمە خۆی لە خۆیدا چ بۆ ئێستا یاخود بۆ داهاتوێکی نزیک کاریگەری هەیە لەسەر ئاستی بیرکردنەوە یاخود لەسەر چۆنیەتی مامەڵەکردنی تاکەکانی ئەو خێزانە ئەو کۆمەلگایە لەگەڵ کۆی ژیاندا بە شێوەیەکی گشتی. وێ زۆر گرنگە ڕاگەیاندن بە کاری خۆی هەستێ لەوەی کە هەر دیاردەیەکی ناشیرن یاخودا با بڵین هەر شتێکە لە بەرژەوەندی خەڵک و کۆمەلگا و تاکی موسڵماندانیە بەڕاستی دەبێ هەڵوێستەی لەسەر بکە و خەڵکی لێ وشیار بکاتەوە خەڵکی لێ ئاگادار بکاتەوە ینی ئەرکی ڕاگەیاندن و ئەرکی مامۆستایانی ئاینی کە بە سوپاسەوە ئێمە دەتوانین بڵین مامۆستایانی ئاینی ئەوەندەی کە لە توانایاندا بێ ناڵین ئەوانیش کەم تەرخەمیان نەبووە بەڵام ئەوەندەی کە ڕێگا پێدراو بێ و بۆیان گونجاو بێ بەشێکی زۆر لە مامۆستایانی ئاینی لە مینبەرەکانیاندا لە بەرگریکردن و هەروەها لە داکۆکیکردن لە بەها باڵەکانی کۆمەلگای کوردەواری لە ئاراستەکردنی خەڵک بە ڕێنمایە جوانەکانی ئەم ئیسلام و ئەم دینەمان کە هەمیشە و بەردەوام ڕێنمایەکانی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ موسڵمانان ئەوەیە کە تاکێکی دەستپاک تاکێکی داوێن پاک تاکێکی دڵسۆز تاکێکی لێ دەربچێت کە بەڕاستی هەست بکا بە لە برسراوەتی بەرامبەر بە خوای گەورە سوبحانەهو وتەعالا و لە پاشانیش بەرامبەر بە خەڵک و بە جەماوەر و بە ئەو ژینگە و ژیانەی کە تێیدا ژیان بەسەر دەبا. بۆیە ڕۆڵی ئیعلام ڕۆڵی ڕاگەیاندن زۆر زۆر گرنگە. تەماشا بکە بەداخەوە ئەوەندەی کە بەشێک لە ڕاگەیاندنەکانی ئێمە ڕۆڵی وەک چۆن دەڵێی هەندێک کەلتوری بێگانە کە دژە بە بەهاباڵەکانی کوردەواریمان دژە بە بەهاباڵەکانی ئیسلامەتیمان برەوی پێدەدەن بەڕاستی ئەگەر بێت و چارێکیەوە ئیش لەسەرەوە بکرێت کە پارێزگاری لە ئەخلاق و بەهاباڵە جوانەکانی وڵات و کۆمەلگای تاکی کۆمەلگای کوردی بکرێ بەڕاستی ئێستا نەوەیەکی تر دەبوو. ئەوەندەی کە موسەلسەلات و فلیمە دۆبلاسکراوەکانی تورکی و نازانم ئێرانی و ئەمریکی و سینی و نازانم چمان بۆ تەرجەمە دەکەن لە جیاتی ئەوە وەرن گەنجە بەڕێزەکانمان وەرن
وڵە هاوڵاتیانی ئەم خاک و هەروەها ئەو کۆمەلگایە وشیار بکەنەوە بە بەرنامەی داهێنان، بە بەرنامەی جوان، بە بەرنمەیە کە سوود و قازانجی هەبێ هەم بۆ دنیامان هەم بۆ دوا ڕۆژیشمان کاکە بۆ دوا ڕۆژەکەش ئیش نەکەین ورن بە وڵاتمان بنیاد بنێن. ینی ئەگەر بێت و ڕاگەاندنەکان بە شێوەیەکی گشتی هەمویان بە کاری خۆیان بە لێپرسراوانە بە هەست بە مەسئولیت بکەن بەڕاستی دەتوانین خزمەتێکی زۆر و دەتوانن خزمەتێکی بەرچاو پێشکەشی خاک و خەڵک و هەروەها کوردستانیش بکەن. و ڕۆڵێکی تر کە بەڕاستی زۆر گرنگە لێرەدا ئاماژەی پێ بکەین ڕۆڵی ناوەندەکانی خوێندنە هەر لە سەرەتاییەوە بگرە هەتا زانکۆ و پەیمانگەکان و خوێندنی باڵا کە ئەمە ئەرکی ئەو لایەنە پەیوەندیدارانەیە کە گرنگی بە پەروەردەی ئیسلامی بدەن بەداخەوە کە پەروەردەی ئیسلامی ئەوەی کە پێویستە بەو شێوازە گرنگی پێنادرێ بایەخی پێنادرێ لە زۆر لە ناوەندەکانی خوێندندا یاخود با بڵین لە بەشێکی بەرچاویاندا وانەی خوێندنی ئیسلامی وانەی پەروەردەی ئیسلامی دەخرێتە کۆتا دەرس کە لەو کاتەدا قوتابی نە ئەو توانا و هێزەی هەیە نە ئەو شەوق و زەوقەی هەیە کە وەری بگرێ ینی بە وانەیەکی هامشی و وانەیەکی چۆن دەڵێ پەراوێزی دانراوە کە بەداخەوە ئەمە جێگای خۆی نییە دەبێ حکوومەت و دەبێ وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا ئیش لەسەر ئەوە بکە کە بەڕاستی وانەی پەروەردەی ئیسلامی باوەڕتان هەبێ ئەگەر بایەخی پێ بدرێ شورتە ئیسراحەت دەکا ئاسایش ئیسراحەت دەکا خەڵک ئیسراحەت دەکا پەروەردەی ئیسلامی خەڵک چ فێر دەکا بەڕێزانم خەڵک فێریەوە دەکا درۆی نەکە حاشای جەنابتان خراپە نەکا تەماشای ناموسی خەڵک نەکا دەست پاک بێ داوێن پاک بێ ڕێزی دایک و باوک بگرێ ئیدی ئەمە هەمووی بەهاو قیەمی کۆمەڵایەتینە کەوا لە مرۆڤەکان دەکەن ئاشتی ناو کۆمەڵایەتی ئاشتی ناو کۆمەلگا بەرقەرار بێ پەروەردەی ئیسلامی کەسێک پێناگەێنێ کە زیانی هەبێ بۆ خەڵک و بۆ جەماوەر و بۆ خاکی ئەم وڵاتە بەڵکو بە پێچەوانەوە هەمیشە بەردەوام مسلمانان لەسەر ئەوە پەروەردە بوون کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی خەیر الناس من نەفع الناس باشترینی خەڵگەوێ سوودی هەبێ بۆ خەڵک هەتا لە ئیسلامدا نابێت تۆ مێرولەیەک ئەزیەت بدەیت لە ئیسلامدا نابێت تۆ زیانت بۆ بچووکترین مەخلوق و دروستکراوی خوا هەبێ نابێت دارێک ببڕی نابێ ژینگە پیس بکەی نابێ جوانی وڵات زیان پێ بگەێنی ئەمە ئیسلامە ئەمە پەروەردەی ئاینیە بۆیە بەڕاستی پێویستە ناوەندەکانی خوێندن کاری جددی لەسەرەوە بکەن و لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی پەروەردە کە ڕۆڵی پەروەردەی ئاینی ڕۆڵی پەروەردەی ئیسلامی بەهێز بکەن و بایەخی پێ بدەن خاڵێکی تر ئەگەر دەرفەت بێ قسەی لەسەر بکەین کە ڕێژەیەکی زۆری ئەو کەسانەی کە گەشت دەکەن یا بە هۆکاری کارکردن دێنە وڵاتی ئەمەوە بەبێ هیچ پشکنینێک دێنە وڵاتەوە یا زۆر جار هەڵگری نەخۆشیەکەن مەبەستمەوەیەکەوە دوێنێ وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەێنێ کە 41 حاڵەتی تۆمارکراوی نەخۆشیەکە لە هەرێمی کوردستانەیە ئاسەوارە خراپەکانی ئەم بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە و بوونی ڕێژەیەکی 41 کەسی لە ساڵێکدا لە نەخۆشیەکە هەروەها هاتنی کۆمەڵێک خەڵک بە هۆکاری گەشت و ئیشکردن بە بێەوەی پشکنینێکی ئەو تۆیان جدیان بۆ بکرێت تا چەند کامانە نەوا سەوار و شوێنەوارە خراپانەی کە بەسەر کۆمەڵگە و تاک و خێزانەوە جێی دەیێڵێن. بەڵێ طبعاً ئەوە ئەرکی وەزارەتی ناوخۆیە یاخود با بڵێن وەزارەتی گواستنەوە و گەیاندن لە ڕێی فڕۆکەخانەکانەوە بەڕاستی زۆر بە حکمیەوەی ئێستا کوردستان دەرگای واڵا بووە بە ڕووی دنیادا قەنەعەتە بێزاری وەیە بە سەفەرێک دێوە لە وڵاتێک لە دووبەی لە وڵاتێک بە دێەوە ینی قەنەعەتە بێت تەسەوڕ ناکەی ئایا ئەو خەڵکە هەمووی دێ بۆ کوردستان ئەو هەموو ڕەنگ و شکلە جیاوازە کە ئەمە ئەرکی حکوومەت و بە تایبەتی لایەنی پەیوەندیدار فڕۆکەخانەکان وەزارەتی ناوخۆ وەزارەتی گواستنەوە و گەیاندن قورستر دەکەن تەماشاکە وڵاتێکی وەکو سوودان ئەو بە ڕێزانەی کە لەوەیان خوێندووە یان چوون سەردانی وڵاتیان کردووە کە لەگەڵەوەدا وڵاتێکی پێشکەوتو نییە ئێمە لە زۆر لایەن پێشکەوتوترین لە ڕووی تەکنەلۆجیا و لە ڕووی هەندێک شتەوە لەو وڵاتە بەڵام لە هەندێک لایەن زۆر لە ئێمە پێشکەوتوترە تەسەوڕ بکە قوتابیەک دەچێت بۆ خوێندن لە وڵاتی سوودان ئەو وڵاتە ڤیزەی ناداتێ یاخود ئیقامەی ناداتێ دەبێت دڵنیا بێت لەوەی ئایا ئەو قوتابیە هەڵگەری هیچ نەخۆشیەکی گواستراوە نییە نەک تەنها ئایدس بەڵکو نەخۆشی ڤایرۆسی کەبەدی و ئەو نەخۆشیانە کە هەنە و دەگوازرێنەوە لە کەسێکەوە بەهۆی تێکەڵی بەهۆی کاریگەری ینی
ئامادەبوون لە مەجلیس و لە دانیشتەکاندا ئەو وڵاتە ئیش لەسەر ئەوە دەکات ئەو ڕاگەاندنەی دوێنەی وەزیری تەندروستی هەرێم کە بەڕاستی ئەمەش ئاماژەیەکە بۆ ئەوەی کە ئێمە دەواازەکانمان بە پێی پێویست نینە کە دەڵێت 41 حاڵەت توش بووە لە کوردستاندا کە بەشی زۆریان 38 حاڵەتیان هاوڵاتیە بیانیەکانن باشە ئەوانە چۆن هاتوون پێویستە فەحسیان بۆ بکرێت پێویستە فەحسی ئایدسەیە ینی بەڕاستی تاکید لەسەرەوە بکەنەوە ئەو کەسە نەخۆشی هەیە نییە نەکە ڕاست بەس بۆ ئەوەی بێکە وڵاتی تۆ بینێ پارەیەک سەرفکە و لە پاشان زیانی بۆ تۆ هەبێت کە بەڕاستی ئەمە پێچەوانەی دڵسۆزیە بۆ خاک و خەڵک و نیشتیمان دەبێ ئیش لەسەرەوە بکرێت کە دەواازە سنووریەکان لە فڕۆکەخانەکان زۆر بە جددی پشکنین بکەن بۆ ئەو ئەجنەبیانەی بۆ ئەو بیانیانەی کە دێن بۆ وڵاتمان چونکە خوا نەخواسا لەو هەموو ژمارەی کە بڵاو دەکرێتەوە کە 38 کەس هەڵگری ئایدز بوون لەوانەی کە لە وڵاتە بیانیەکانەوە هاتوونە کوردستان خوا نەخواسا یەکیان بچێتە چێشخانەیەک بچێتە چایخانەیەک بچێتە شوێنێک تێکەڵ بێ لەگەڵ کەسێک لەگەڵ ینی جۆرێک لە ینی ئەو وەسائلانەی ئەو ئامرازانەی کە دەبنە هۆکاری گواستنەوەی ئەو نەخۆشیە ینی لەویش کەسێکی تر بگرێتەوە لەویش کەسێکی تر بکرێتەوە ئەو ساڵ دوو کەس ساڵی داهاتوو دوو کەس ئەمە بەڕاستی دەبێتە چۆن دەڵی دەواازەیەک بۆ بڵاوکردنەوەی ئەو نەخۆشیە بۆیە دەبێ ئیش لەسەر ئەوە بکرێت کە بەڕاستی فەحسی ئایدز و فەحسی ئەو نەخۆشیە گواستراوانە وەزارەتی تەندروستی کە ئومێد دەکەین ئیش لەسەر ئەوە بکە ئەو لایەنە بەهێز بکەن بە تایبەتی لە دەواازەکانی زۆر ڕێز دکتۆرها بۆ هاتنی دیانیرە لە بانگەوازی ئیسلامی سپاس بۆ بەڕێستان کە لە هەولێری پایتەختەوە میوانی تەوەری یەکەمی بەرنامەکەمان بوویت. بەڵێ خۆشەویستان سیمینارێک لەسەر هۆشیاری ژینگەی لە ڕانیە بەڕێوەچووە پەیامنێرمان ڕێنازەر سەلان لەو بارەیەوە راپۆرتێکی بۆ ئامادەکردین با پێکەوە بینەری بین. دیارەمە وەکو ڕێکخراوی سەتری هەمووان ساڵانە بە ئەرکی خۆمانی نزانین وەکو ڕێکخراوێکی خۆبەخشی قازانجنەویست سەردانی خوێندنگاکان دەکەین سێ چوار سێکتەرمان هەیە لە کار و چالاکیەکانماندا یەکێک لەوانە تایبەتە بە خوێندنگاکان ئێمە هەم ڕێنمایی هاتوچۆ تەندروستی وەزای دەندابەشکردنی قرتاسی و جلوبەرێک ئەمانە یەکێکن لە ئیشەکانی ئێمە ئەو شانە ئێمە دەیکەین خۆشبەختانە بێ بەرامبەرە تەنها بۆ ئەوەیە کە سوودێک بگەێنین بەو دانیشتوانیان بەو شوێنێکە ئێمە کاری تێدا دەکەین. ئەو چالاشانە ئێمە کە دەین بۆ گوندەکان یاخود لە سنتەری شارەکان ئێمە مەبەستمانە کەمترین قوربانی بکەوێتەوە مەبەستمانە ڕۆشنبیری هاتوچۆ و هۆشیاری هاتوچۆ لە ناوچەکە و لە منتیقەکەدا بڵاو ببێتەوە ئێمە کە سیر بکەین بە تایبەت بۆ لادیەکان بۆچی پێویستە چکار لادیەکان ئاشنا نەبوون بە ترافیک ئاشنا نەبوون بە ئۆتۆمبیل ئاشنا نەبوون بەو هێڵانێکە لەسەر شەقامن ئێمە ئەو شتانەیان پێدەناسێنی. چالاکی کۆتاییان کە ناشتنی نەمام و بەڕۆ بوو بەڕاستی دەستخۆشییان لێکەین پێویستە دار نەکرێتە بە دیلی سوتەمەنی ئێستا لە وەرزی سارد و سەرمایە بەڕاستی ناکرێت خەڵک بەهۆی نەبوونی نەوتەوە دار بەکاربێت. ئەم ڕێکخراوانە هۆکارێکن بۆی کە جارشتر چیاکان سەوز بنەوە و داری بەڕوو بەڕاستی کە وردە وردە بەرەو لە ناوچوونە بەهۆی کەمی مەسەلەن کەم تەرخەمی حکوومەتەوە بەڕاستی جارشتر ئەکرێت چیاکان سەوز بکرێنەوە بەم هەڵمەتە خۆبەخشانە بەڕاستی پێویستە ژینگە مەسەن بکرێتە کللتور لە قوتابخانە و لە مەسەن ناو گەنجانە کە بکرێت بە خۆبەخشی ئەم چیانە سەوزکەنەوە.
بەڵێ خۆشەویستان ئەمڕۆ ڕۆژی گیانی قەدەغەکردنی کۆیلایەتیە کە لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە دیاری کراوە. ئێمە دەپرسین ئایا کۆیلایەتی ئەگەر جاران لە فۆرم و شێوازێکی جیاوازی یا کلاسیکیانەدا بوو بێ و کۆیلە بەشێ بوو بێت لە سیستەمی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی کۆمەڵگەکانی پێشوو، ئایا لە ئێستادا ئەم سیستەمە ماوە و گۆڕاوە بۆ بەرگ و شێواز و فۆرمێکی دیکە یا نەخێر بنەبڕکراوە. بۆ قسەکردنی زیاتر لەسەر پرسە گرنگە میواداری زۆر بەڕێز دکتۆر محسین ئەدیب مامۆستای زان کۆمان کردو. دکتۆر گیان بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆیەوەش زۆر بەخێربی. دکتۆر ئەگەر سەرەتا باسێکی کۆیلایەتیمان بۆ بکەی بزانین کۆیلە کێ و جۆرەکانی کۆیلایەتی چین؟ بڵێ لە ڕاستیە قسەکردن لەسەر سیستمی کۆیلایەتی و کۆیلایەتی مەسەلەیەکی زۆر قورسە، چونکە تاریخێکی دوور و درێژی هەیە و لە هەمان کاتا کرێ بڵین تا ئێستاش بەردەوامی هەیە. ئەمە لەلایەکی تریشەوە مەسەلەی کۆیلایەتی چەندێک پەیوەندی بە سیستمەوە هەیە، ئەوەندەش پەیوەندی ڕەنگە بە ناخی مرۆڤەوە هەبێ لە ڕاستیە، چونکە ینی خۆی لە ڕاستیە نیزامێک هەیە کە دنیا بەڕێوە ئەبە، ینی هەمیشان بە بڵین کۆمەڵگای بەشەری پێویستی بە جۆرێک لە نیزام هەبووە. ئینسان لە بینی دوو حاڵەتە دێت و ئەچێت، ینی دۆخی تەمەڕوت و دۆخی تەسلیم بوون، ینی یاخی بوون و تەسلیم بوون. ینی هەمیشەش نظامە بەشەریەکان دەوڵەتەکان سیستمەکان لەسەر ئەم مەسەلەی ئیشیان کردووە تا ئەو لەحظەیە کە دۆخی تەمەڕود و یاخیبوون زاڵ بوو بێ و زاڵ بێت، کۆیلایەتی بەرەو کەمیەچێ و تا چەندێک هاوکێشەکە بە پێچوانەوە بێت دۆخی کۆیلایەتی زۆرترە بێ. ئەلبەتە ینی مەسەلەی کۆیلایەتی تاریخەشی دوور و درێژی هەیە لە ڕاستیە، ئەکرێ بڵین لە دێر زەمانەوە مەسەلەی کۆیلایەتی حزوری هەیە. کۆیلایەتی ئەگەر پێناسی بکەین لە ڕاستیە بریتە لەوەی کە مرۆڤێک خاوەنداری مرۆڤێکی تر دەکات، کە ئەمە ینی چی؟ ینی مرۆڤی یەکەم مرۆڤە، بەڵام مرۆڤی دووەم شمەکە سلعەیە بە مرۆڤ لە مرۆڤە کەوێت. ئەمە بە بڵین ئەکرێ بڵین تعریفە کۆنەکەی تعریفە کلاسیکەکەی کۆیلەیە لە ڕاستیە، بەڵام ئەشێت بە دیوێکی تریشە، ینی تعریفی کۆیلە بکەین بەوەی کە کۆیلە ینی بریتە لەوەی کە کەسێک تاقە و توانە و ژیان و ئەوانەی کەسێکی تر کۆنتترۆڵەکە بۆیەت، ینی هەنێک لە باحیسەکان باس لەواکەن وەکو لە پرسیارەکەی ئەوەشە ئاماژەی پێکرا کە ڕەنگە ڕاستە کۆیلایەتی لە تقریبان لە ساڵی 1940 لە دانیمارک و دوایی لە 1965 لە ئەمریکا و بیتر سەرجەم وڵاتەکانی تر بە شێوەیەکی یاسایی کۆیلایەتیان قەدەغە کرد، بەڵام لە ئێستاشا باس لەوە کرێکە تا ئێستاش جۆرێکی تر چەند جۆرێکی تر لە کۆیلایەتی هەیە. بۆ نمونە ینی کاری بە زۆر، ینی کاری بە زۆر جۆرێکە لە کۆیلایەتی، زەواجی بە زۆر، ژنهێنان و شوکردنی بە زۆر بە هەمان شێوە لە ڕاستیە بەشێکە لە جۆرێکە لە کۆیلایەتی. بۆچی؟ چکە وەکو باسم کردیانی تۆ ناتوانانی لە کۆیلایەتی تێبگەی ئەگەر قسە لەسەر مەسلەی ئازادبوون و یەخسیربوون نەکەی. زەواجی بە زۆر جۆرێکە لە یەخسیربوون، کاری بە زۆر جۆرێکە لە یەخسیری. یعنی بەبەستمەوەیە بڵێم کە مەرجنیە ینی کۆیلایەتی بەتەنها لەوەیە ببینینەوە کە بازاڕێکەیەتەیە کڕین و فرۆشتن بە مرۆڤەوە کرێ لەلایەن مرۆڤەوە. کەواتە زمینە سازی بۆ دروستبوونی کۆیلە و کۆیلایەتی چییە؟ زمینە سازی لە ڕاستیە ینی یشتیان وکوتم، ینی ڕەنگە پەیوەندی بە ناخی مرۆڤەوە هەبێ، ینی هەندێک مرۆڤ هەیە، ینی ئەمە ئەوبەتام ئەم قسەیە لەو متەڵەقەوە نییە کە ئێمە تەشجیعی کۆیلایەتی بکەین بەڕاستی یان تەشجیعی ئەو بکەین، بەڵام ئەبێ ینی لەوە تێبگەین کە ینی ڕەنگە ینی مادام شتێکەیە، ینی مادام شتێک هەبووە بە ناوی کۆیلایەتی و زۆر ینی تاریخی ئەمەشی زۆر داگیر کردووە، ینی هەمووی نزیکەی سەدە و نیویەکە کۆیلایەتی بە ڕەسمی نەماوە. ینی چی؟ ینی ئەتوانی بڵێ لە سەدا 99 تاریخی بەشەری تەیە کۆیلایەتی هەیە. و بووکو باسیشمان کرد لە پرسیارەکەی پێشوە تا ئێستاش بە جۆرێ لە جۆرەکان ئەگەرشی تۆ زۆر کاڵ بۆتەوە لە ڕاستیە، بەڵام بە جۆرێ لە جۆرەکان ماوە. یعنی قسەکە لەسەر ئەمەیە کە ڕەنگە لای هەنێک مرۆڤ، ینی هەنێک مرۆڤەکە لە ڕووی دەرونیەوە سەیری مەسەلەکە بکەین، ینی حەزیان بە جۆرێک لە کۆیلایەتی بێ. ئایا ئەم لە ناخی خۆیانە مرۆڤ سروشتی وا دروست بووە یان سیستم و پەروەردە و ژیان و دۆخی مەوزوعی وای کردووە کە هەنێک مرۆڤ باڵین ئامادەیی ئەوەیان تیا بێ زیاتر ببنە کۆیلە، کە ئەمە مەسەلەیەکە لە ڕاستیا بێ لی تێبگەین و ئەگەر لی تێنەگەین لە ڕاستیان ناتوانین بە شێوەیەکی ڕاستەقینە
دۆخی کۆیلایەتی تێپەڕێنین سێرکە ینی خۆ دەروون ناسەکان من مرۆڤەکەن بە تقریبان 3 بەشەوە لە ڕووی دەرینیەوە ئەو مرۆڤانی کە ماسۆشین کەمە بە خۆی جۆرێکە لە نەخۆشی بکێ وترێ بۆ خەڵکانە ئەوترێکە حەزیان چێژ وەرەگرن لە عەزیەتدانی ئەوانی تر ئێمە جۆرێکی تر لە مرۆڤمانەیە کە پیان ئەوترێ ماسۆخی یان ماسۆشی ئەمانە بە پێچەوانەی سادیەکانەوە چێژ لەوە وەرەگرن کە عەزیەت بدرێن ینی ئەمە مەسەلەیەکە لە ڕاستیا بێ بە نەزەری اعتیبار وەرگێ کۆیلەی خەڵکی ئەکرێ بڵین ینی بە کۆیلە بوون ینی یەکێکە لە دەرکەوتەکانی ئەم دۆخە دەرونیە باشە و خەڵکیشبانی ئەوبەتە ساز ماسۆشیە اینجا لە ڕاستیا لێرەیە چی دەست پێەکە ئیشی پەروەردە دەست پێەکە ئیشی پرەنسیپە باڵاکان دەست پێەکە ئیشی خەڵکانی ئینسان دۆست دەست پێەکە ئیشی با بڵێن بەرجەستەکردنی ئەو شە دەست پێەکە کە پێی وتری عەدالەتی کۆمەڵایەتی عەدالەتی کۆمەڵایەتی چییە لە ڕاستیا ئیشی عەدالەتی کۆمەڵایەتی و ئیشی فەلسەفەی ئەخلاق ئەوەیە کە ئەم دوو جۆرە لە مرۆڤ ئەم سێ جۆرە لە مرۆڤ لە ڕێگای پەروەردەوە لە ڕێگای زەمینە سازی تەندروستەوە هەوڵی کاڵکردنەوەی ئەمە بدات ئەژینا ئەگەر هەوڵی کاڵکردنەوەی ئەمە نەدرێ تۆ ئەگەر چی بە ڕەسمیش کۆیلایەتی قەدەغە بکەی بەڵام بە جۆرێکی تر سەرهەڵەداتەوە ڕەنگە ینی هۆکاری سەرشی ڕەنگە گەر بە کورتی وەڵامی پرسیارەکەت وەڵامەکە لە چەند جملەیەکە لە چەند وشەیەکە کورتکەمەوە ینی پەیوەندی بەوە هەیە تا ئەو لەحزەیەی منطقی هێز زاڵ بێ لە کۆمەلگا بەشەریەکانە ینی ئەگەری دروستبوونی کۆیلە و بڵاوبوونەوەی کۆیلا و عەقڵی کۆیلایەتی زیاترە بێ و تا چەندێک هێزی منطق هێزی بیرکردنەوە زاڵ بێ دۆخەکە بە پێچەوانەوە ئابێ زۆر باشە کەواتە ئایا کۆیلایەتی تەنها لە بواری ئابووری یاخۆ جیاوازی چینایەتیەوە دروست دەبێت یاخود بوارێکی دیکەی هەیە نەبێ گومان ینی کاتێکم باسی عەدالەتی کۆمەڵایەتیەکەین عەدالەتی کۆمەڵایەتی بریتیە لە چی بریتیە لە هەوڵێک بۆ کەمکردنەوەی بۆشایی نێوان بۆ نمونە دەوڵەمەند و فەقیر هەژار بۆ جیاکردنەوەی با بڵین گاپی نێوان ژن و پیاو گەورە و مناڵ نەخۆش و ساغ وإلى آخره ئەم هەموو دوالیزمانی کە سیستم ئەهێنێتەکایەوە کە با بڵین دەوڵەتەکان ئەهێنەکایەوە کە ئەحزاب ئەهێنێتەکایەوە ینی ئیشی کۆمەلگای بەشەری ئەوەیە کە ئەم بۆشاییە کەم کاتەوە و تا چۆنێک ئەم بۆشاییە زیابێ لە ڕاستیە ئەگەری دروستبوونی کۆیلە لە فۆرمی ترا زۆر زیاتر ئەبێ ینی بیرمان نەچی هەر بۆیە لە مونتەڵەقەوە بڕمنە ئەگەر چی ینی ئەبێ ئاماژە بەوەش بکەین تا ئێستاشی لەگەڵا بێ کۆیلایەتی بە شێوازە کۆنەکە لە زۆر لە هەنێک وڵات تا ئێستاش ماون ینی هەنێک لە دیراسەکان باستەوەکەن تا ئێستاش نزیکەی زیاتر لە 40 ملیۆن کەس کڕین و فرۆشتنیان پێواگرێ لە پاکستان لە نیپاڵ لە هیندستان لە هەنێک وڵاتی ئەفریقیا تا ئێستاش کڕین و فرۆشتیان بکرێت بەڵام ئەوەی کە جێگای سەرنجە هەر ئەو دیراسانە هەر ئەو داتایانە باس لەواکەن کە لە 175 ئەم کۆیلانە ژنن و لە 125 چین مناڵن ژن و مناڵ ئەنسۆری هاوبەش لە بینیان ناچیە لاوازی یان لاواز ینی مناڵ بۆ خۆی کاینێکی لاوازە و ژن ینی ئەگەر چی ئەمە لە بینی کەوانەیە کاڵێم ینی کە بڵین لاوازە ڕەنگە ئەمە ینی تەسەورێکی هەڵە بێ بەڵام ئەکرێ بڵین لاواز کراوە و لەناو مەنتیقی هێزار ژن لاوازەکرێ بۆیە ئەگەری بە کۆیلەبوونی ینی زیاترە لە ئەگەری بە کۆیلەبوونی پیاوێک یان کرێکارێک لێرەوە لە ڕاستیا ئەگەر تێبینی بکەن کاتێکە وەسایقینەتەوە یەکگرتوەکان کاتێکە ڕێکخراوە جیهانیان ئینسان دۆستەکان جەختەکەنەوە لەسەر پاراستنی مافی ژن مافی مناڵ مافی کرێکار مافی با بڵین زیندانی کراو ئەمە هەمووی لەو مەنتیقەوە دێت کە ئەمە جۆرێکە لە مەترسی بۆ ئەوەی کە ئەگەر منطقی هێز زاڵ بێ کەواتە ژن چەساوەیە ئەگەر منطقی هێز زاڵ بێ کەواتە مناڵ چەساوەیە کەواتە ئەوەی کە بەندکراوە لە زیندانەکانە با بڵین بە هەمان شێوە چەساوەیە بۆیە ئیش لەسەرەوە کرێکە ئەبێت با بڵین منطقی هێز زاڵ بێ عفوان منطقی قوەی منطق قوەی لۆژیک هێزی لۆژیک زاڵ بێ بۆ ئەوەی کە ینی ئەم جیاوازی لە بینی ئەم دوالیزمە جۆرە و جۆرانەیە هەیە هەوڵی لانی کەمی بڵین کەمکردنەوەی بدرێ ئەگەر ئەم بۆشایە زیاتر بکرێ لە ڕاستیە ئەگەری بە کۆیلەبوون لە فۆرمی تر و لە شێوازی ترا زۆر زیاترە بێت زۆر باشە دکتۆر لە قسەکانی جەنابتەوە وا تێگەشتم کە ئەو گەلەی ڕاپەڕێ ئەو گەلەی یاخیە بێ ئەو گەلەی بەرەو ڕووە وەستێتەوە لە مافی خۆی خۆش نابێ مەترسی بە کۆیلەبوونی کەمە کەواتە گەلی هۆشیار یا خێزانی هۆشیار یا تاکی هۆشیار کەمترەکەوێتە نێو بازنە و یان کۆتی کۆیلایەتیەوە بەسمەوەی بپرسم تا چەند پێویستە گەل لە بەرامبەر مافەکانی خۆیان لە بەرامبەر داخوازەکانی خۆیان هۆشیارانە مامەڵە بکە
تا کاربەدەستانێ دەسەڵاتدارانێ بەرژەوەندی خوازانێ کۆتی کۆیلایەتی نەکەنە ملی ئەو گەلە و تەنها بۆ ئاراستە و مەبەست و بەرژەوەندی خۆیان ئاراستی بکەن. خۆی ینی ئەم پرسیاری جەنابەتم با بۆەوەی کە ئێمە باس لە جۆرەشتر لە کۆیلەبوون بکەین، ینی کۆیلەبوونیێکی با بڵێن شاراوە. ینی کۆیلەبوون شێوازی جۆرا و جۆری هەیە، ڕەنگە یەکێک لە شێوازەکانی کۆیلەبوون لە سەردەمی سەرمایەداریە و لە سەردەمی ئێستایا بریتە بێلەوەی کە ینی تۆ ئازاد نیت ئەگەر چی لە شەکڵیشە لە فۆرمە لە ڕووکەشە مرۆڤی ئەم سەردەمە ئازادە، بەڵام لە ڕاستیە ئەشێ بڵین لە ناوەڕۆکە توانای ئازادبوونی نییە. ینی ئەگەر چی ینی ئەوترێت ینی هەنێک کەسەیە ئەگەر کاتێککە ئازادیش بەباری ئەوان چەتر هەڵەیەن بۆی ئازادیان بەرنەکەی بۆی نتوان ئازاد بن. ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە؟ پەیوەندی بەوە هەیە کە ینی ئەو مەسلەی کە لە سەرتاوە باسمان کرد ڕەنگە بەشێکی ڕەبتی بە ڕەهەندی دەرونی مرۆڤەوە هەبێ، بەشی دووەمی پەیوەندی بە سیستەمی پەروەردەوە هەیە، بە سیستمی دەسەڵاتدارەتیەوە هەیە. ینی لێرەوە ئەکرێ بڵین بۆ نمونە جۆرێکتر لە کۆیلایەتی بریتێلەوەی کە من بۆ خۆم بیر نەکەمەوە و ینی خەڵکانێک بکەمە نوێنەری خۆم بۆ ئەوی کە لە بری من بیر بکەنەوە. من ینی وەلێرەوە لە ڕاستیا کرێ بڵین کاتێکە بۆ نمونە مرۆڤێک بەڕاهەیە تەسلیمی حیزبێکە بێ، ئەمە جۆرێکە لە کۆیلایەتی تەسلیمی گوتارێکی ئایدۆلۆژی دیاریکراوە بێ نەتەوەی ئەوێ مەجۆرێکە لە ئایدۆلۆژی تەسلیمی ئاینێکە بێ، بە لە ڕاستی ئەمەش بۆ خۆی جۆرێکە لە کۆیلایەتی کاتێکە بۆ نمونە هەموو ئیرادەی خۆی ئەخاتە بەردەست ئەوانی تر و خۆی بیر لەوە ناکاتەوە لە کاتێکە عەقڵێکی پێبەخشراوە، ینی توانا و ئیرادە و ویستێکی پێبەخشراوە. قسەکە لەسەرەوەیە کاتێکە تۆ ینی حیزبێک گروپێک ئایدۆلۆژیایەک لە بری تۆ بیرەکاتەوە، لە ڕاستیە ئەمەش بە خۆی جۆرێکە لە کۆیلایەتی. لێرەوە لە ڕاستیە ئەکرێ بۆ نمونە باس لە ئەوە بکەین کە باس لە هەڵبژاردن بکەین، ینی پەیوەندی نێوان هەڵبژاردن و کۆیلایەتی. کاتێکە بۆ نمونە لە سیستمی دیموکراسیا هەڵبژاردن بۆ خۆی میکانیزمێکە لە میکانیزمەکانی بەرژەستەبوونی ئیرادەی گەل، بەڵام کاتێک کە خەڵکانێکان خۆیان ئامادەنین ممارەسەی ئەم جۆرە لە ئازادی بکەن یان ئامادەن دەنگی بخۆیان بفرۆشن بە سەرمایەدارێک بە حیزبێکی دیاریکرا و بە ئایدۆلۆژیایەکی دیاریکرا و لە ڕاستی ئەمەش بۆ خۆی جۆرێکی ترە لە کۆیلایەتی. لەمەش زیاتر ینی ئەمە لە بنەوە دێت، بەڵام کێشەکە کەی قوڵترە بێتەوە کاتێک ئەمە لەسەرەوە دێبوون لە حیزبەکانەوە یان لە سەرمایەدارەکانەوە کاتێکە بە شێوازی جۆراوجۆر بە شێوازی جۆراوجۆر هەوڵی تەزویرکردنی دەنگی خەڵکەدەن، ئیرادەی خەڵکەدەن. ئەمە لە ڕاستیە هەوڵێکە بە شێوەیەکی سیستماتیک بۆ بەکۆیلەکردنی خەڵک، بۆ یەک بۆ ئەبینی ینی سیستمی نوێنەرایەتی لە دنیاە یەکێک لە کێشەکانی بریتێ لە چی بریتێ لەوەی کە ئەوەی کە پێوترێ پەرلەمان سوڵتەی تەشریعی ناتوانێت تەمسیلی ڕاستەقینی ئەو میلەتە بکە، کە نەیتوانی ئەم تەمسیلە ڕاستەقینەیە بکە لە پەرلەمانە لە ناوسوڵتەی تەشریعیا و کاتە خەڵک ینی ئەمە باسمان لەگەر لە سەرەتاوە کە مرۆڤ لە بینی تەمەڕود و تەسلیم بوو نایە و ئەبێ لە ڕاستیە لە بینی ئەم دوو جۆرەیە جۆرێک لە هاوسەنجی هەبێت، چونکە ئەگەر هەمیشە ئینسان لە تەمەڕوودا بوو ینی دۆخ زۆر ئاساییە و ئەگەر لە تەسلیم بوونی شابوو کاتە ئەوانەی کە خۆت بە تەسلیم کردوون زۆر بە خەتەرناشی ینی استیغلالی ئەم جۆرە لە تەسلیم بوونەکەن بۆەوەی کە زۆڵم وستەم و جۆرێکتر لە کۆیلایەتی بێنەکایەوە بێنە دروست بکەنەوە. بۆیە لە ڕاستیە دۆخی تەندروستەوەیە کە هەمیشە جۆرێک لە هاوسەنجی هەبێ لە بینی تەمەڕود و لە بینی تەسلیم بوونە، بەڵام ئەو دۆخەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە عێراق لە کوردستانە لە مەنتیقەیە ئەبینی لە ڕاستیە هەستەکەی پەیوەندی بەوە هەیە کە نوخبێشی زۆر کەم ئەیانەوێ ینی زۆرینەیەشی زۆری خەڵک بە کۆیلە بکەن بە شێوازێکی تر لە فۆرمێکی ترە، بەڵام بۆ کووتمان لەبەرەوەی کە تەمەڕوت ئازاد بوون یاخی بوون بە هەمان شێوە لە ناخی ئینسانە لە قوڵایەکانیایەتی بەشێکە لە جەوهەری ئینسان، ئەمە قبول ناکە. لێرەوەیە ئەوەی کە پێوترێ خۆپیشاندان، ڕاپەڕین، ئینقلاب، تەمەڕود ئەمانە ئێتەکایەوە بۆ چییە؟ ینی لە ڕاستیە بۆ دیسانەوە هەوڵێکە بۆ دروستکردنی ئەمە. بۆیە هەر سیستەمێک هەر دەوڵەتێکە گەر یان هەر میلەتێک هەر کۆمەلگایەکە هەوڵی دروستکردنی ئەم باڵانسەنەدا هەمیشە تێیە پشێوی هەیە، هەمیشە تێیە تەمەڕود هەیە و سیستەم و زۆر هەیە. بۆیە لە ڕاستیە ئەکرێ بڵێن بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت خۆپیشاندان، ڕاپەڕین ینی جۆرێکە لە وەرگرتنەوەی دۆخی کۆیلەتی و هەوڵێکە بۆ بە ئازادبوونی تاکەکان. زۆر باش. ئایا لە هەرێمی کوردستاندا هیچ جۆرە کۆیلایەتیەک بوونی هەیە؟ بێگومان ینی کوردستانیش وەکو بەشێک لە دنیا و تێیا ڕا بڵێن گوتاری عەولەمە و گوتاری سەرمایەداری زاڵە بێگومان ینی کەم تا زۆر هەیە، بەڵام لە ڕاستیە من ینی
بە پێویستی ئەزانم لێرە ئاماژە بەوە بکەم کە ئێمە ینی وەکو کوردستان ڕەنگە ینی کەمترین ئەلبەتە باسی کۆمەلگاکەم تا ئێستا ئێمە باشتوانم بڵێم لەسەر ئاستی دنیا بۆ ئاگاداریتان لەو کۆمەلگا زۆر نمونەی و باشانین کە تێیە مەسلەی کۆیلایەتی زۆر کاڵە بیرمان نەچێ ینی ڕەنگە یەکێک لە دەرکەوتەکانی کۆیلایەتی بریتی بێ لە چی بریتی بێ لە بوونی خادیمی زۆر وەنی لە ماڵ خادیمی ماڵەوە خادیمی مەنازل ئێمە طبعاً ئێوە ئەزانن ینی بەرومنە لە زۆر وڵاتە بە تایبەتی لە خلیجە ینی هیچ ماڵێک نییە خادیمەیەشی نەبێ یان خادیمێکی نەبێ یان خادیمەیەشی نەبێ ئەمە لە لوبنانە یعنی من بۆ خۆم لە لوبنان ژیاوم ینی لوبنانیەکان نان نەبێ بیخۆن بەلایەنەوە ئاساییە بەڵام ئیلا بێ خادیمەیەکیان لە ماڵەوە هەبێت لە کاتێکا وەزعی یابووریشیان باش ینی چی ینی مەسلەی کاتەبوونی ئەم خادیمە سیمای کۆیلایەتی ینی بە جۆرێکی تر لە فۆرمێکی ترە ئەگەر چی بەڵام ئەم باس لەوە بکەم بووی بەراوردی کەم بە کوردستان لە چەند ساڵی ڕابردووە تایبەتی لە دوای 2006 ئەوانەوە دۆخی ئابووری خەڵکی کوردستان تا ڕادەیەک باشی بەخۆیەوە بینی و زۆر لە ڕەفاهێت هەیە و ئەگەر بیرتان بێ لە سەرەتاکانەوە بسووتنانی هەوڵێکی زۆر هەبوو یانی تەسەور ینی بۆ هێنانی کۆیلەوەی تر بەنگلادێشیە فلیپینیە چیە و نییە بوو خادیمە لە ناوماڵەکانە من لە ڕاستیا و کاتەش ینی کە ئەم بینی هەنێک ئای لە ڕێزمەیە نییە لە بازاڕە ئەوانیان نەگەڕان دەگەڵ خۆیان ناوشتیان پێ هەڵەگرتن ینی دیاردەیەکی زۆر ناشرین بوو بەلامەوە تابەتیش تازە گەڕابوومەوە لە لوبنان و زۆر لەوە ئەترسام کە بۆنمونە هەمان دۆخ هەمان دیاردە لە کوردستانیشە وای لێبێت و هەموو ماڵی خادیمەیەکی بەڵام خۆشبەختانە ئەگەر شتی نەزانم ئێستاش ینی ماڵێکی زۆر هەن کە خادیمەیان هەیە بەڵام خۆشبەختانە ئەوە نەبووە دیاردە خۆشبەختانە نەبووە دیاردە کە ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە بەڕاستی علامەتی بەوە هەیە کە خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی ینی حەزیان بەم جۆرە لە ئیستیغلالکردنی ئەوی تر نییە ئەگەر چی لە ڕووی ئابووریشەوە وەزعیان باش بێ ئەگەر چی ینی با بڵێن لە هەنێک ڕۆ پێویستیان پێ بێ من نەزانم ینی من هەر برادری خۆشمێ بۆ نمونەوەیان هەیە بەڵام لە دۆخێکی زۆر ئاساییە بۆ من دایکێکی پیری هەیە نەخۆشە ئەمان کەسێک نییە با بڵێن خزمەتی بکە ئەمە تا ڕادەیەک ینی ئەلبەتە من بۆ خۆم دشی ئەمەشم بەڵام مەبەستمەوەیە ئەوەشی کە هەیە بەشێکی لەمەوە هەیە بەڵام مەبوومانایان یەک من نەزانم کە ڕەنگە زۆر مەسوول و کەڵکی سیاسی وانەشەیە کە خادیمەیان لە ماڵەوە هەیە و ئیستیغلالی شەیەتەیە و ئەو کۆمپانیانی کامانە ئەهێن و ئایان فرۆشتن ینی با بڵێن کڕن و فرۆشتنی جۆرا زۆریان پێوەکەن بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم ینی کوردستان لەو هەرێمانەیە لە وڵاتانەیە کە دۆخی کۆیلایەتی تەیە زۆر باشترە لە وڵاتەکانی تر زۆر باشە دکتۆر باسێکمان لە کۆیلایەتی تاک و فەردی کرد لە ئێستاە دەگوترێ بەونە جۆرج بۆش دەڵێ ئەوەی کە لەگەڵ مایە دۆستمەوەی لەگەڵمانیە دژمە لە بەتایبەت لە جەنگی دژ بە عێراقا ئایا ئەوەی کە ئێستا ئەمریکای پێشڕەوی سەرمایه‌داری زۆرجار بەرامبەر بە دەوڵەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەوڵەتە دەوڵەمەندەکان لە ڕووی کانزا و ژێرخانی ئابووریەوە دەیگرێتە بەر لەوەی کە دەوڵەتەکان بە جۆرە لە جۆرەکانە کاتە کۆیلە و ژێردەستە و شوێن کەوتوی خۆی ئەمە ژەتوانی نایبنین کۆیلایەتیان بەونە کۆیلایەتیە کە لە سەردەمی سیستەمی سەرمایه‌داریە هاتۆ تاراوە نەزانم تۆ حەزب بە مواضعی سیاسیەیان کە منە بینی مواضعی سیاسی و بیرەکەوێتەوە ئەم پشتیارە سیاسیان ناکەی ئەجینا ینی ڕەنگە ئەمەیان ینی جۆرەی تر بێ لە ڕاستیا و خوێندنەوەیکی تر هەڵبگرێ ڕەنگە خی تۆ نەبێخای من بێچکە من زۆر لە بەرنامی سیاسیات دەرەکەەوە قساکەم لەو مۆزوعانەکەم قساکەم بەڵام نا ئەمەیان پێم وایە ئەگەر کۆیلایەتەکەی سەردەمی جاهیلیەت و ئەڵقە لە لووت و لە گوێکردن و زنجیر لە ملکردن نەما بێ ئێستا بە جۆرێکی دیکە ینی سیستەمی سەرمایه‌داری وەکەوەی کە بە زۆرکردن بەکار من لەگەڵ کاکجەلا لە ڕۆشتینە کافەیەکەوە قاوەیە بخوینەوە کیژۆڵەیەکی گەنجی لێ بوو بەردەوام ئەسوورات تەنها من و جەلالی لێبووین ینی داوامان لێ کرد وەرە دانیشانی خۆ شوێنەکە زۆر خاوێنە و زۆریش ینی قەرەباڵغ نیە ئەم دوانەمانی دەیگوت ناخاون کارەکەم لێ وەستاوە مۆڵەتم نادا تەنان دەخولەک دانیشم گوتمان لە چەنەوە بۆ چەند لێرەی گوتی لە سەعات 2 تا 8 شەو مانگی بە 300,000 کە ڕۆژیە کاتە 10,000 مەبەستمەوەیە کاتەمە ئەم ڕۆبۆتکردنە یان بۆونە کارێکی زۆر و موچەیەکی زۆر کەم بۆ خانمێک ئەمە ژەر جۆرێک ناچێتە چوارچێوەی کۆیلایەتیەوە کەوا ئەمریکا ئەمەی دەبێت بەهۆی سیستەمی سەرمایه‌داریەوە لە بێگومان ینی یەکێک لە تایبەتمەندی هەرە سەرەکیەکانی سیستمی سەرمایه‌داری بریتە لە بە کولتورکردنی مەسەلەی کۆیلایەتی چونکە ئەساساً ینی تیۆری سەرمایه‌داری با بڵێن سیستمی سەرمایه‌داری بەسەر چی دروست بۆ لەسەر ئەساسی دابەشکردنی خەڵک بۆ سەرمایه‌دار و خاوەنکار و کرێکار و هەمیشە ینی ئەگەر ملاحەزە بکەیت توانی بڵێ لە سەدایەشی خەڵکی دنیا
خاوەنی لە سەدا 99 مڵکوماڵی دنیاە یعنی ئەمە چییە؟ ئەمە ئەوەی کە باسمان کرد عەدالەتی کۆمەڵایەتی کە گاپ بۆشایی نێوان خاوەنکار و کرێکار زۆر گەورەیە و لێرەوە مادام سوڵتەی هەیە لەسەرتەوە باسی ئەومان کرد کە کاتێکە مەمتقی قووەزاڵ بوو مەسەلەی کۆیلایەتی زۆر باشیە چەسبێت بۆچی چکە تۆ ئامرازە بەدەستەوەی بۆ بە کۆیلەکردنی ئەو دەنگی ئەتوانی بکڕی لەشی ئەکڕی عەقڵی ئەکڕی تواناکانی ئەکڕی ئەمە بۆ خۆی مەسەلەیەکە کە بێگومان ینی سیستمی سەرمایه‌داری ینی سیستمێکە کە تێیە کۆیلایەتی ڕیشەیەکی زۆر قوڵی هەیە هەر بۆیەش ئەبینی بۆ نمونە دۆخی ئینسان لە ئەمریکا لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دۆخی مافەکانی مرۆڤ عەدالەتی کۆمەڵایەتی ئەگەر بەراوردی بکەی بە یەکێتی ئەوروپا بە ئەوروپا دۆخی یەکێتی ئەوروپا لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی عەدالەتی کۆمەڵایەتیەوە زۆر باشترە بۆچی چونکە ئەوان تا ڕادەیەک ینی با بڵێن سۆشیاڵ دیموکراتن ینی تیانە با بڵێن ئەوەی کە هەیە عەدالەتی کۆمەڵایەتی و گوتاری عەدالەتی کۆمەڵایەتی زۆر بەرجەستەیە بۆیە ینی وێڕێ ئەوەی کە لە ئەمریکا لە زۆر ڕۆوە پێشکەوتووە بەڵام لە ڕووی عەدالەتی کۆمەڵایەتی و لە ڕووی جیاوازی نێوان بۆ نمونە سەرمایه‌دار و کرێکارەوە جیاوازەکە زۆرە کە ئەمە لە ئەوروپایە کەمترە پەیوەندیش لە ڕاستیا پەیوەندی بەوە هەیە کە سیستمی سەرمایه‌داری زۆر بە خەتەرناکی لە ناو ئەمریکایە ئیشەکە و ئەو ئەوێ ئەمەش تەحویل کا بۆ دنیا ینی و ئەم تا چەندێک لە تەحویلکردنی سەرمایه‌داری و گوتاری سەرمایه‌داریە بۆ دنیا سەرکەوتوو بێ لە ڕاستیا مرۆڤایەتیش زەرمەند دەبن لەم گوتاری سەرمایه‌داری ئەو نمونەی جەنابەت باسی کرد پەیوەندی بە چیەوە هەیە ینی پەیوەندی بە پرەنسیپێکی تری سەرمایه‌داریەوە هەیە کە پێوترێ هەمیشە مشتری لەسەر حەقە هەمیشە مستهلیک مشتری لەسەر حەقە لای ئینسانی سەرمایه‌دار یعنی چی یعنی سەرمایه‌دار هەمیشە خەریکی چییە خەریکی ڕازیکردنی مستهلیکە خەریکی ڕازیکردنی مشتریە و پێی وایە ئەو زەوقی ئەو ستانداردە حەزت لە چییە ترشیە تونیە چ زۆرە خواردنەکە ینی ئەبێت تۆ ئاڕاستی با بڵێن خاوەنکار بکەیت بەڵام خاوەنکار ینی بۆ ڕازیکردنی مشتری کێ بەکارەهێنێ کرێکارێک بەکارهێنێ بۆیە ئەو کرێکارێکە جانەبوو باسەکەی نابێت دانیشێ بۆ چکە لە سەرمایه‌داریە تۆوەکو مشتری تۆ چەقی تۆ مەرکەزی ئەو پەراوێزە ئەبێ ئەو هەمیشە لە خزمەتی تۆیە بێ ئەگەرچی پێویستیش و پێی نەبێ یعنی لێرەوە لە ڕاستیا کرێ بڕنە سەرمایه‌داری یعنی سیستمی سەرمایه‌داری بڵێن جۆرێکی تر لە کۆیلایەتیە هێنێتە کایەوە شتێکەیە ینی حەزەکە مامەژەی پێ بکەم ینی مەسەلەیەک هەیە کە با بڵین ڕێکخراوە مرۆڤ دۆستەکانی دنیا زۆر دەژین بریتە لە چی بریتە لەوەی کە نابێ مناڵ ئیش بکات بەتایبەتی لە تەمەنێکی زۆر کەماوە زۆر دژایەتی ئەمە ئەکرێەوە هەنێ خەڵکی استیقلالی ئەماکەن خەتەری ئەمە لە چی هەیە خەتەری ئەمە لەوەیە کاتێکە تۆ لە مناڵێک هەر لە مناڵیەوە ینی ئیشی پێیەکەی ئەبێتە کۆیلە ئەبێتە بەردەست یعنی ئەبێتە شاگردی کەسێکی تر سەرمایه‌دارێک کۆمپانیایەک ئیتر ئەمە لە ناخیە لە پەروەردەیە مەسەلەی ینی ئامادەیی زیاتری تیا ئەبێت بۆ بە کۆیلە بوون تا ئەوەی کە بوونە کەسێک لە تەمەنێکی گەورەترا دەزەکا بە ئیش و لە دۆخێکی تەندروست و سروشتی ترا ئیشەکات بەسمە بڵێم کە ینی پەروەردە سیستم کاریگەری هەیە زۆری هەیە لەسەر ئەوەی کە ینی بە جۆرێکی تر و لە فۆرمەشی ترا مەسەلەی کۆیلایەتی بێنێتەوە کایەوە بۆیە ینی ئەبێ بە هەموو جۆرێک بە منە دژایەتی ئەوە بکرێت کە مناڵ ئیش بکات چکە ینی ئەو زەمینەی تیا سازێنێک کە بە کۆیلە ببێ لە ئایندە کەواتە دەکرێت مرۆڤ بە کۆیلە بێت و بەخۆی نەزانێت باڵێ بێگومان کاتێکە بۆن منە ینی تۆ خەڵک ڕێگادەی خەڵک لە بریتۆ بیر بکاتەوە خەڵک لە بریتۆ بڕیار بدات لە بریتۆ دەنگ بدا ئەمە جۆرێکە لە کۆیلایەتی بێگومان زۆر باشە دکتۆر بەرەو کۆتایی بەرنامەچین بەراوردی کۆیلایەتی مۆدرن و کۆیلایەتی کلاسیک ئایا چ جیاوازیەکان هەیە توانین بڵێن کۆیلایەتی کلاسیک و کۆن جۆرێ لە بەزەیی و یان بوونە ئەهوەنترێتی پێوە دیار بوو لەوەی کە ئێستا ئێمە هەمومان بووینەتەوە ڕۆبۆتێک کەچی هێشتا ژیان ئەوە ژیانە ئێمە هاڕیان ئێمە فریای هیچ لە خۆشی و ئاسوودەی و حەوانەوەکانی ژیان ناکەوین و بەردەوام سیستەمی سەرمایه‌داری وەکو ڕۆبۆتی ئەمان جوڵێنێ و هیچ مرۆڤێ فریای ژیانێکی شایستەی خۆی ناکەوێت لە ڕاستیا ڕەنگە دقیق نەبین کە پێمان وابێ کۆیلایەتی لە ئێستاە خەتەرناکترە لەوەی لە ڕابردووە بێگومەنەوەی ڕابردوو خەتەرناکتر بووە زۆر چکە تۆ خاوەنی خۆت نەبووی و زۆری خەڵک لە ڕاستیا کۆیلە بوون و زۆر جار بۆ نمونە کڕین و فرۆشتن ینی شەڕ و کوشتار بۆتە هۆی دروستبوونی کۆیلە و بڵین دواکەوتووی و داگیرکاری بە وڵاتە ئەفریقیەکان بۆ ئاگادارێت ینی لە سەردەمی لە عسووری وستایە لە قەرنی 15 و 16 و 17 ئەوانەیە ینی لە ئەوروپایە کۆیلایەتی تا ڕادێگاتە لوتکە
بۆچی جگەلەوەی شەڕ و شۆڕ هەیە لە ئەنجامی شەڕ و شۆڕەوە خەڵکە بێتە کۆیدە لە هەمان کاتە ئیستیعمار پێیابێ وڵاتە ئەفریقیا دواتکەوتەکان داگیرەکان و ئەمانە ئەبەن بۆ ئیسپانیا بۆ ئەمریکا بۆ وڵاتە ئەوروپیا عمومەکان داگیر باڵین ئیستیعمارەکان کە لەوێ ئیشەکەن و مەسلەی کۆیلایەتی زۆر قوڵە بێتەوە لە ڕاستیا بەڵام خودی قوڵبوونەوەی ئەم سەرمایەدای ئەم کۆیلایەتیە و خەستبوونەوەی کە تاریخی بەشەی ڕەنگە ژماری کەم بوو بێ بۆچی چکە لە کۆنا ئامڕازی بە کۆیلەکردن کەمتر بۆ تا عسووری وستا لە عسووری وستای شۆڕشی پیشەسازی و تەکنۆلۆژیا ئەوانە پێشەکەون و ئەم ئەسلیحە زۆر پێشەکەوێ ئەمە ئەگەری با بڵین ئەگەری کۆیل زیادکردنی ژماری کۆیلە زۆر بەهێزەکە هەر بۆ ئێش بەهێزبوونی ئەوەوە ئەکات کە چی هەبێ ینی حرەکەتێکی مناهیز بەرامبەر ئەم کۆیلەتی دروست بێ بۆیە لە مدەتێکی زۆر کەما بەونە کۆتایی پێدێت یعنی هەردوای با بڵین تقریبان لە سەرەتای قەرنی هەژدەیە لە 1940 لە دانیمارک و دوای لە ئەمریکا لە ساڵی 1865 تعدیلی دەستوریە کرێت ئەڵبەتە ئەوەش چیرۆکی تایبەتی خۆی کە ڕەنگە لە ئێستایا باسی نەکەین بەڵام ئەوەی کە لە ئێستایا هەیە بریتە لە چی ینی ئێمە ینی هەنێ خەڵک باس لەوەکەن کاتێککە تۆ مۆزەفی کارمەندی لە حکوومەتە لە کۆمپانیایەکە ئەمەش بخۆی جۆرێکە لە کۆیلایەتی ئەمە تەڕادەیەک ڕاستە بەڵام ئەگەر بەراوردێکین بەسەردەمی ینی هەنێجار ینی لە ڕووکەشە خۆویستانی هەنەجار خۆویستانە نییە بەڕاستی ینی هەرسە بۆ نمونەگەر باسی هەرێمی کوردستان بکەینەوە باسی دیوەیەکی جوانی هەرێمی کوردستانمان کرد بەڵام ئەگەر باسی دیوەیەکی تری سلبی بکەین لە ڕاستە بە موەزەفکردنی تاچی کورد ئەمە هەوڵێکە ویست بێت یانیان نەیانویست بێ بە ئاراستەی با کۆیلەکردنی مرۆڤە چونکە کاتێک کە تۆ مرۆڤێک لە ژینگە ڕاستەقینەکەی خۆی کە کشت و کاڵە کە ئەرزاک ئەوەنە دادای ئەبڕی لە ڕاستیان بە خۆی جۆرەکە لە کۆیلەکردن و ئەمەش عقلەتێکی تریشی دروست کردووە ئیلا ئەبێ هەمووی خەڵک چاوانی ئەوگا کە تەعین ببێت لە کاتێکە دۆخی ڕاستەقینە ئەوەیە کە تۆ خاوەنی کاری سەربەخۆی خۆت بی نەک ئەوەی لە دام و دەستگایەکە لە وەزارەتێکە یان لە کۆمپانیایەکە مۆزە سپاس بۆ سپاس بۆ بەڕێز دکتۆر موحسین ئەدیب مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ قسە و بۆ ڕوونکردنەوەکان زۆر بەخێر بەڵێ بەڕێزان پرۆگرامی ئەم ڕۆژمان بە کۆتاگەیشت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ دەست بەخێر.